بەشی هۆنراوە بۆ ئەوەی لاوان لە چوارچێوەی باڵاترین شێوازی دەربڕیندا گزارش لە خەیاڵ و ڕوانین و هەستەکانیان بکەن دەستگای ڕوانگە خەڵاتی باشترین هۆنراوە بۆ لاوانی بەهرەمەند لە بواری نووسینی هۆنراوەدا پێشکەش دەکات ئەو سێ گەنجەی کە گەیشتوونەتە قۆناغی کۆتایی بریتین لە گەشاو نەجمەدین شەمشەماڵ کەرکووک ئەلەت بانجین هیوادارم ڕاست خوێن بێتمەوە لە شاری دهۆکی خۆشەویست ڕێنا سەلاحەدین لە شاری سلێمانی خۆشەویست ئەو سێ گەنجەی کە گەیشتونەتە قۆناغی کۆتایی گەشاو ڕێناس ئەلەند ئەو گەنجەی هاکام لە هەناسەتە ئەو گەنجەی کە پلەی سێمی بەدەستهێناوە ڕێناس سەلاحەدین پیرۆزە ڕێناس لە نێوان گەشاو ئەلەند کامیان پلەی یەکەمیان بەدەستهێناوە ئەو گەنجەی پلەی یەکەمی بەدەستهێناوە لە بەشی هۆنراوە گەشاو نەجمەدین واتە ئەو گەنجەی کە بۆتە خاوەنی پلەی دووەم ئەلەند بەڵگین شەپڵەکانتان بۆ ئەلەند ئێستاش با بەڕێز فەلاح مستەفار بەرپرسی فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان بفەرمێتە سەر ستەیج زۆر سپاس بۆ کاک فەلاح پیرۆزە لە پلەی سێم و دووەم گەشاوگیان پیرۆزە شایەنیت ناتوانی قسەکەی قەینا وشەیە سڵاوێکمان پێ بگەێنە سڵاو بۆ هەمووتان هەستت چۆنە پرسیارێکی زۆر ئاسانە خۆشە ناتوان حەقی بەمێ ناتوانم حەقی خۆتە دووبارە چەپڵەکانتان پیرۆزە شایەنیت هەر بژیت